بانیتان باش ڕۆژێکی باش بۆ ئێوە بۆم بە خۆشحاڵەزان کە ئەم ڕۆژ بڕۆ بابەتەکانی بانی 24مان ئامادە کردو تا پێشکەشیەوەی بینەروبی سەری بکەین لە هەر شوێنێکن ڕۆژێکی باشتان هەبێت لەگەڵمان بەردەوام بنەم کاتژمێرە لەگەڵ خواردنی نانی بەیانی بینەرمان بن ئەمڕۆ باسیێواکەین کە ڕۆژی گیانی بنەبڕکردن و کەمکردنەوەی هێڵی هەژاریە وڵاتان ساڵانە پلان و بەرنامەی جیاوازیان هەیە بۆ کەمکردنەوەی ڕێژەی هەژاری ئەبێ لە هەرێمی کوردستانم ئاستە یاخود بڵێن ئەم ڕێژەیە لە چه ئاستێکا بێ لە سەرەمەش قساکەین و میوانی تایبەتمانە بێت گەلەوە بابەتێکی دیکەمان هەیە کە ئەمڕۆ هەڵوێستێک لەسەرەکەین و باسیەکەینەوەژەوەیە زۆر جار لە ئەنجامیەوەی کە کاری زۆر مامەڵەی ناتەندروستی کرێکار و کارمەند لەگەڵ خاوەنکارەکانیان یاخود بە پێچوانەوە خاوەنکارەکە لەگەڵ کارمەندەکانیان واکە کە سترێسی دروست بێ لە شوێنی کار یان هەندێک جار کڕیار لەگەڵ دوکانارە بەم هۆیەوە کەسەکان تووشی فشاری دەرونی زۆرە بن ئەم فشارە چۆنە چۆن چارەسەر بێت لەناو پرۆگرام گفتوگوی لەسەرەکەی لە سەرەتایە بە بابەتێکی ئەدەبی دەست پێ یەکەم باسیەوەتان بۆکەم کە نووسەر و لێکۆڵەرێک 4 پیت بۆ شێوازی هەورامی زیاد دەکات کە لە پێشاتەنیا ئاواز بوون جەمال بێدار نووسەر و ڕۆشنبیر لە 6 بەرگا کتێبێکی بە ناوی کۆبەرهەمی ڕەزمانی شێوەزاری هەورامی بڵاو کردەوە کە لە ناو ئەم بەرهەمەیە کە تیا بە درێژی باسی لە بنچینەکانی شێوەزاری هەورامی کردووە وەکۆزین کە هەورامێکێکە لە شێوازە دێرین و ڕەسەنەکانی زاراوای کوردی یاخود زمانی کوردی یەکێکە لە زاراوەکان و مێژونووسان ئەڵێن بۆ یەکەم جار شعر و نووسینی کوردی بەو شێوەزارە نووسراوەتەوە بەداخەوە کە ئێمە وەکو کورد لە کتێبی کۆبەرهەمی ڕێزمانی شێوەزاری هەورامی جەمال بێدار توانیوێتی بە شێوازێکی ورد و دوور و درێژ ڕێزمان و شێوەزاری ئاخاوتنی هەورامی باس بکات و پیت بۆ 4 ئاوازیش دابنێت کە ئەو 4 ئاوازە پێشتر پیتیان نەبووە ئەوە بیلبیلەی چاوی منە و ڕۆحی منە ئەوە ڕۆڵەی منە بە چەندەها ساڵ ئەنجا گەیانومەتە ئێرە و ئومێدەوارم ببێتە بناغەیەکی زۆر بتە و بەهێز کە کۆشکی زمانی هەورامی لەسەردا بمەزرێەوە هەتاماوە ڕوخانی نەبێت چەند ساڵێکە نووسەر و ڕووناکبیرانی هەورامان بۆ زیندوڕاگرتنی شێوەزاری هەورامی و گەشەپێدان لە ڕووی ڕێزمان و داڕشتن و پیت و شەوە سەرقاڵی ئەوەن لە پرۆگرامی خوێندندا ئەم شێوەزارە زیاد بکەن تا بتوانن پارێزگاری لەو شێوەزارە دێرینەی زمانی کوردی بکەن چونکە لە نووسینی کتێب و بڵاوکراوەکاندا شێوەزاری هەورامی کەمتر بەکاردەهێنرێت زۆر کەس دەتوانێت سەبارەت بە مێژووی زمان شت بنووسێت بەڵام بە دەگمەنن ئەوانەی کە ئەتوانن ئەوانە پسپۆڕەکانن کە دەتوانێت سەبارەت بە گرامەر بە ڕێزمان بنووسن مامۆستا جەمال کەسێک کە شارەزایە ساڵانێکە تەمەنی خۆی بە شتانە تەرخان کردووە ومێ دەکەم ئەو کتێبە وابێ کە بتوانرێت سوودی لێوەربگیرێ بە تایبەتی لەو بەرنامەیە کە داراوە بۆ ئەوەی خەڵکی هەورامان ماڵەکانی هەورامان هیچ نەبێ وانەیەکیان هەبێ بۆ فێربوونی زمانی دایکیان 24 ساڵی تەمەنی لە پێناو ئەم بەرهەمەدا تەرخان کردووە جەمال بێدار نووسەر و ڕۆشنبیری کوردستان کۆبەرهەمی ڕێزمانی شێوەزاری هەورامی پێشکەش بە کتێبخانەی کوردی دەکات و باز لە گرنگی ئەم کتێبە دەکات و وەک منداڵێکی خۆی وەسفی دەکات ئەڤیناتا کوردستان 24 هەڵەبجە ڕاوێژکارێکی باڵای نەتۆیە گرتووەکان بۆ کاروباری دانیشتوان ئەڵێت کە ڕێکەوتن کراوە لە فۆرمی سەرژمێریە و پرسیارکردن لەبارەی نەتەوە لا بدرێت ئەو سەرۆکی دەستەی ئاماری هەرێمی کوردستانیش ئەوە بە هەنگاوێکی باشەزانێ واژڵێت تا ئێستا هیچ ڕێکەوتنێک لە نێوان هەولێر و بەختانیە کە بە چ میکانزمێک سەرژمێری لە ناوچەی کوردستانەکان و دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بکرێت حکوومەتی فدراڵی بەنیازە لە ساڵی داهاتووە بە شێوەی ئەلکترۆنی ئەنجامی بات شارزانیش لەو بڕایەدان کە حکوومەتی عێراق لە بڕیارێکی وادانیە بتوانێت کە سەرژمێرێکی گشتی سەرکەوتوو بەڕێوە ببات گفتوگۆ لەبارەی سەرژمێری دەکەن نوێنەرانی وەزارەتەکانی حکوومەت هەرێمی کوردستان و عێراقن و
نەتەوە یەکگرتووەکانیش بەشدارە. هۆکاری سیاسی و ئابووری و ئەمنی و نەبوونی بۆ جا وای کرد لە ساڵی 2010دا سەرژمێری گشتی لە عێراق نەکرێت. ساڵی 2020ش بەهۆی کۆرۆناوە نەکرا. حکوومەتی عێراق بەنیازە لە 2023دا سەرژمێری گشتی ئەلکترۆنی بکات. ڕاوێژکارێکی باڵای نەتەوە یەکگرتووەکانیش دەڵێت لە خشتەی سەرژمێریدا پرسیارکردن لەبارەی نەتەوە لابراوە و بڕیاری دادگای فیدراڵیش هەیە کە دەڵێت سەرژمێری پەیوەندی بە چارەسەری کێشەی ئەو ناوچانەوە نیە کە کێشەیان لەسەرە. هو كان واحد من الهواجس ربما تحصل بعض المشاكل. لە خشتەی سەرژمێریدا پرسیارکردن لە نەتەوەی کەسەکان لابراوە چونکە هەندێک لایەن نیگەران بوون لەبارەی یەکلاکردنەوەی ئەو ناوچانەی کە کێشیان لەسەر و پێویستیان بەوە هەیە بڕیار لە چارەنووسیان بدرێت. دادگای فیدراڵیش لەو بارەیەوە بڕیاری هەیە بەوەی سەرژمێری پەیوەندی بە چارەسەرکردنی کێشەی ئەو ناوچانەوە نییە کە کێشیان هەیە. الهيئة العليا للتعداد. دۆخی ناوچە کوردستانیەکان لەبار نییە بۆ ئەنجامدانی سەرژمێری. ئەمە یەکێکە لەو کێشانەی نێوان هەولێر و بەغدا کە تا ئێستا لەسەر میکانیزمێک بۆ ئەنجامدانی سەرژمێری لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی یاریمی کوردستان ڕێکەوتن نەکراوە. سەرۆکی دەستەی ئامار یاریمی کوردستانیش دەڵێت لابردنی پرسیارینەتەوە لە فۆرمی ڕاپرسی هەنگاوێکی باشە، بەڵام پێم وانیە لە عێراقدا سەرژمێری بکرێت لەبەرەوەی تا ئێستا ئامادەکاری بۆ نەکراوە. ئێمە وتمان ئەگەر نەتەوە نەبێت ئەو کاتە ئیتر نەتەوەکانی تریش دیارە دیاری ناکرێنتیایی تەنانەت لە قەبیش ئێمە پێشنیارمان کردووە کە نەمێنێ لە فۆرمی سەرژمێری چکە لە قەبیش نازنا و هەر ئاماژەیە کە بنەتەوە کە تا حدێک سەرژمێری هێشتا دیار نییە کرێ لە عێراقیاننا نەک لەبەرەوەی کێشەی سیاسیتیایە بەڵام لەبەرەوەی کە ئامادەکاری بۆ نەکراوە و ماوەیەکی زۆریەوێ. لە فۆرمی سەرژمێری پرسیار لەبارەی نەتەوە لابراوە. ئەماش کەمێک لە مەترسیەکانی ئەنجامدانی سەرژمێری لەم دۆخەدا کەم دەکاتەوە. بەڵام بەشێکیش پێیان وایە سەرژمێری بۆمبێکی تۆقیت کراوە ئەگەر بێت و بەبێ ئاسایکردنەوەی ئەو ناوچانە ئەنجام بدرێت. ڕۆژمە ساڵق کوردستان 24 هەولێر. سەبارەت بە ئەم ڕۆژە جیهانیە کە ڕۆژی بنەبڕکردنی هێڵی هەژاریە یاخود بڵێن ئەو شتێک کە لە ناو مرۆڤایەتیە هەیە و تا ڕادێک بۆتە خەونێک نەمانی هەژاری چونکە هەرچەندێک مرۆڤایەتی هەوڵی بۆ بدات بەڵام هێشتا وڵاتانەکەن کەسانێکن لە ناو وڵاتانەیە کە یاخود بڵین بە دەردی هەژاریەوە ناڵێنن. بەشێک لە کاسبکاران خۆیان داواکەن کە ئەو کەسانێک کە خاوەنکارن ئەتوانن شوێنی کەسانی دیکە بکەنەوە کاریان پێبن چونکە ئەوان ئەتوان ڕۆڵیان هەبێت لە کەمکردنەوەی بێکاری و هەژاری و یارمەتی گەنجان بن کە بۆەوەی بتوانن داهاتێک بۆ خۆیان و خێزانەکانیشیان کۆ بکەنەوە. ئەمەژە بێتە ڕێگەیەک وەکو چارەسەرێک بۆ کەمکردنەوەی هەژاری بە ڕاوبۆچوونی هاوڵاتیان ببیستین لەسەر ئەم بابەتە و دواتریش لەگەڵ میوانەکەم قسەی زیاتری لەسەرەکەین. تا چەند هاوکاری بەرامبەرەکەتی بۆ ئەوەی کاک هەلی کاری دەست بکەوێت؟ وڵی سەرەتا بە خێراتنتانەکەم بەوەی ڕاستی بێ لێرە ئەسامەت بۆ نەم دوکانێکم لێرە ڕۆژانە خەڵکێت تەلەبەی جامعەیە تەخەڕوزی کردو بە دوای شاگەوە سام دوکانێ من چێ دوو نەفەر سێ نەفەرە بێت و سام دوو گەنجم لای لای خۆم دام ناوەن ئیژەکان ڕێک و پێک بەڵام ئەوم دەسەڵاتێ زیاتر دەسەڵات نییە بەڵام ئێستا هیوا هەیە بە پرسێکیان دەسەڵاتدارێکیان دەوڵەمەندێکە بینایەکشتێکی زۆر گەورە ئاکاتەوە پێویستی بە کارمەند هەیە هەتا بکرێەوەکانی خۆمان دانێن باشترە بۆی پشت بەخۆیان ببەستن. ئەمە تا چەند واکات کە ڕێژەی هەژاری کەم بێتەوە کەسانی وەکو تۆ مەسەن خەڵکانێک ئاوا بخەنە کارەوە. خۆ بە تەکید وایە ئەسا هەچ کەسێک دانیشە پرۆژەیە بکات شتێ بکە لە باتوی خەڵکی بیانی بێنێ گەنجەکەی ناو وڵاتەکەی خۆی دامەزلێنێ هەم ئەو سەفەری بۆ خارجیش کەمە بێتەوە هەم گەنجەکانی لێرە بێ ئومێد نابێت. وەڵای هەلی کارەزانی چۆنە ئەمڕۆ معیشەتە ئەوەی کە گەنجەکە پیرە فەرقیە پیرەکەت نیای زیاتر بینیوە ئەتوانێت بۆ گەنجەکە بدۆزێتەوە ئەگەریش بە گەنجەکە بدۆزێتەوە گەنجەکە دامەزرێنێ هەلی هەژاری کەمترە بێت لە چاو پێشودرا. ئێمە بێ خۆمان لەناو خۆمان هاوکاری یەکتری بکەین. ئێستا بۆ نمونە من وەسای دار و تەختەم با مەجموعەی بنم لای خۆم ئیشی پێ بکەم کابرا دوکانارە با زەلام ببێنە لەگە خۆی ئیشی پێ بکە کابرا مەشروعێکی گەورەیە با بێ مەجموعەی قاتە ئیش نەچێ کرێکاری مسری و سووری و ئەوانە بێنێ ئەبزان میلەتەکەی خۆمان چۆنەژی. هەلی کار برا جوانەکەم ئینسان بەدەست خۆی کەوتووە بۆ هەلی کار ئەبێ خۆشی هەوڵ با دەبێ بگەڕێت ئەبێ سەردانی شوێنەکان کا پرۆژەکان بێیان دوکاندارەکان بێت ئەوەش نییە ئێمە هەوڵێین بەڕاستی وینکرۆ چەند ناها کەس هاتووە لێرە چاخانێک لێ ساداخراوە لە پشموانێ چەند جار شاگرد هاتووە ڕۆشتووە
بەس ئەوەیە کە کەسێک پرسیارێکی شتێکی بی ئەگەرین بێکی پرسیارێکم بۆ کردووە ئەوەی لە توانامە بێت هەوڵێکم بۆیەوە نەژبێت ئەوەی کردو بەس ئینسان بەدەست خۆی کەوتووە ئەم کارانەوە کات کە ڕێژێ هەژاری کەم بێتەوە بەڵێ بەس ئەوەی ئینسان بەدەست خۆی کەوتو بەڵێ بە تاکید ڕابۆچوونی هاوڵاتیان لەسەرەوەیە کە خۆیان بتوانن هاوکاری یەک بن لەسەرەوەی کە هەلی کاری زیاتر بەڕخستێنن لەو ڕێگەیەشەوە هەژاری کەم کردێتەوە کێ هەژارە یاخود لە وڵاتان ئاستی هەژاری گەیشتۆتە کوێ بە تایبەت ئەوە قەیران بە دوای قەیران کۆڕۆنا دواتر جەنگی ئۆکرانیا و رووسیا ئەمانە هێڵەکەی چنێک بەرزتر کردوتەوە لەکوێ زیاترە ئایا دیاریکردنی ئامار یاخود دەستنیشانکردنی ئەو ئاستە تا چەند کاریگەریە بێت لەسەر کەمکردنەوەی لەسەر ئەوەی کە چارەسەرێک بۆ ئەو ڕێژەیە بدۆزرێتەوە میوانداری بەڕێز سیروان محەممەدمان کردووە کە سەرۆکی دەستەی ئاماری هەرێمی کوردستانە بەخێر هاتی بەڕێز سیروان ڕۆژێکی باش بۆیەوە زۆر سپاس ئامار یاخود دەستنیشانکردنی ڕێژەکان جال لە هەر لایەکا بێت ئێمە ئەمڕۆ زیاتر قسە لەسەر ئاستی هەژاریەکەینەوە تا چەند گرنگە وە کاریگەریە بێت لەسەر و بابەتە هەژاری یەکێکە لەو پێوەرانەی کە تۆ ئابووری وڵاتەکەتی پێوی و ئیشی لەسەرەکەی بۆ کەمکردنەوەی یەک لە ئامانجەکانی پەرەپێدانی UN کە لە 2015 ڕاگەیەنرا ئەڵێ لە تا 2030 وڵاتان هەوڵ بن هەژاری بن بڕکەن نەکەمیکەنەوە جاران ئەیاوت کەم بکرێتەوە ئێستا ئەڵێن بن بڕیکەن هەژاری بەستراوە بە چەند فاکتەرێک فاکتەری زۆربوونی ژمارەی دانیشتوان فاکتەری دۆزینەوەی کار فاکتەری هەڵاوسان و ئاساییبوونی دۆخی وڵاتەکە ئەوانە هەمووی فاکتەرن لەسەر ڕێژەی هەژاری و هێڵی هەژاری بەتاکید لە عێراق یەکەم جار کە هەژاری وەکو ئەو تعریفەی ئیستا هەیەتی بانقی دەولی 2007 پێوەری بۆ دانرا هێڵەکەی دیاری کرا ئەو کاتە و دواتر لە 2012 لە ڕێگای هەمان ڕووپێوی کە 2007 کرا دیسانەوە نوێ کرایەوە ئەوایە 2007 بکرایەوە دیسانەوە ڕووپێوەکە بەڵام دۆخی ئەمنی و سیاسی عێراق ئەوسانەی ڕێگای نا ئێستاش قەرار بوو لە 2022 دەست بە کاری هەمان ڕووپێو بکەین بۆ نوێکردنەوەی هێڵی هەژاری و دواتر ڕێژەی هەژاری کە نیمانە دەمێکە بەڵام پەرلەمانی عێراق یاسایەکی دەرکرد ئاسایشی خۆراک و پەرەپێدان ئەوە ڕێگری کرد لە جێبەجێکردنی ئەم ڕووپێوە تاوەکو ئەمڕۆ بە حکمی ئەوەی پارەی ڕووپێوە کە بانقی دەولی دابینی کردووەوە لە ڕێگای منحەیەکە ئەو منحەیە نابێ بچێتە ناو حیساباتی حکوومەتی عێراق و ئەبێ ڕاستەوخۆ بدرێ بە دەستگا و دەستەی ئامار بەڵام ئەو یاسایە ڕێگری لێ کرد بۆیە ئێستا ئێمە ئامادەکاریەکانمان ڕاگرتووە بە حەقیقەت بۆ ئێمە و بەغا پێکەوە بۆ دەستپێکردنیان بۆ تەواوکردنی ئامادەکاریەکان بۆ ئەم ڕووپێوە ئیتر هەژاری زۆر باسی لێوە کرێ بەڵام دوایین ڕووپێو کە کرا لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان 2010 بوو لەو کاتۆ نەکراوە ئەو ڕێژێش کە هەیە هەر ئەو کاتەیە لەگەڵەوەی کە چەند قەیرانیش بەسەریا هاتووە و دۆخەکەشە بینرێ بە چاو کە خەڵک ناڕەزایی هەیە لە بەختە ئەوە دیاری ئەکات کە خۆیان داواکەن لە چه ئاستێکی ژاریان و داواکەن کاریان بۆ بدۆزێت باشە باسی وت کرد کە داوای واکرێت بنەبڕ بکرێت ئەم دەستەواژەیە بنەبڕکردنی هەژاری ئەتوانرێ بگەێنرێتەوە و ئامانجە بنەبڕ بکرێت بەنسبەت هەرێمی کوردستانەوە گەر قسە بکەین یعنی ئێمە ڕێژەکانی هەژاری تا 2010 ڕێژەکەی بەرز نەبوو ئەتوانم بڵێم بنبڕ ناکرێ خۆی تەواوەتی سفر بکرێ هەچەندە یەک دوو وڵات هەیە لە جیهان کە بنبڕیان کردووە یەکێک لەوانە مالیزیایە بۆ نمونە ئەمە سیاسەتێکی بەردەوامی پەرەپێدانی ئەوێ بارودۆخێکی ئابووری و سیاسی و ئەمنی و ئاسایی ئەوێت بۆ ئەوەی تۆ بتوانی بەرنامەکانی خۆت جێبەجێ بکەیت لە زۆربەی وڵاتان ئێستا منم بەیانیە کە هاتم ئەڵێ ڕێکخراوی یونیسێف ئەڵێ 4 ملیۆن مناڵ لە ڕۆژهەڵاتی ئەوروپا چوونەتە ژێر هێڵی هەژاریەوە بە حکمی ئەو شەڕێک کە لە مینی ئۆکرانیا و رووسیا هەیە و ئاوارەبوونی خەڵکی ئۆکرانیا
بۆ ئەمە بەستا تاوەکو ئێستا بابەتی هەژاری لە زۆربەی وڵاتان پشتی بەستووە بە هەژاری مادی واتە تۆ ماگانە چەندت دەستەکەوێ پارە چەند ئەتوانی خەرچکەی هێڵەکە دیاریەکریا و کاتە ئێمە ماڵی ڕابردوو لەگەڵ زانکۆی ئۆکسفۆرد و ڕێکخراوی یونیسێف وەرکشۆپێکمان هەبوو بۆ ئەوەی ئێمە تەنها پشت نەبەستین بە هەژاری مادی بەڵکوم هەژاری فرەڕەهەندیش هەیە ئێستا زۆر لە دیراساتەکان نیشانیە ئەوانی شەڕەچێتە چوارچێوەی هەژاریەوە ئەویش هەژاریە فرەڕەهەندیەکەمە بەسمانەوەیە کە تۆ چەند پێوەرێک دانێنە تەنها پێوەری دەستکەوتیان داهاتی ماگانە دانانەی بارودۆخی تەندروستیت وەکو خێزان و تاک بارودۆخی پەروەردەیی وەکو خێزان و تاک و اینجاش بارودۆخی مادیەکەشی لەگەڵایە تۆ لە چوە ئاژی لە چەند ژوورە ئاژی ئەتوانی بژی ئەمە پێوترێت هەژاری فرەڕەهەندی کە ڕنگدانەوەیەکی ترە لەسەر بارودۆخی کۆمەڵگاکە چەند وڵاتی دەستیان پێکردووە ئەو بابەتە بخەنە ڕوو تەنها پشت نەبەستن بە هەژاری مادی هەردووچیەکەن هەژاری مادیەکە دەرەینن هەژاری فرەڕەهەندیەکە ئەوەی تێبینی کرا بە نسبەت عێراق و هەرێمی کوردستان بەشێک لەو خێزانانەی کە هەژاری مادیان نییە بەڵام دەرکەوت کە هەژاری فرەڕەهەندیان هەیە واتە تۆ نەگەیشتووی بە ئاسی خزمەتگوزاری یان جاوە پەیوەندی هەیە بە وڵاتەکە یاخود پەیوەندی هەیە بە ئاستی بژێوی خێزانەکە و یاخود چۆنێتی ژیانکردنی ئەڵێ یەکێ لە ئەدەبیاتی بانقی دەولی ئەڵێ تۆ ئەگەر کۆمەڵگاکەت بتەوێ بگەینی بە ئاستێکی باش ئەبێ دوو ڕەهەند زۆر بە وریایی کاری لەسەرکەی ئەویش ڕەهەندی تەندروستی و پەروەردەیە تەندروستی و پەروەردە تۆ گەر تەندروستیەکەت ڕێکخست پەروەردەکەشت ڕێکخست بە کواڵەتی تەنها نەک بە کەمیە تۆ ئەتوانی کۆمەڵگاکەت بەرەو ئاستێکی باش ببەی کە تووشی هەژاری نەبێ بۆ لەبەرەوەی مرۆڤەکە تەندروستە و دواتریش خوێندنەوارە و گەشتوتە ئاستێکی خوێنەواری باش و ڕۆشنبیری باش ئەتوانێ لە بازاری کاردا کاری دەستکەوێ ئەمانە هەمووی ئەبێ ئیشی لەسەرکرێ باشە بەڕێز سیروان من لەسەرەوەی کە هەژاری یاخود بڵێن دیاریکردنی ڕێژەی هەژاری لە هەرێمی کوردستان چ پێوەرێک هەیە لە جیهاندا دیاری کراوە کە ئەگەر کەسێک لە $4.9 داهاتی ڕۆژانەی بێ پێوترێ هەژار بەڵام ئایا ئەمە ئەگەر بۆ تاکێک لە هەندستان دروست بێت کە و تەنها بۆ خواردن و خواردنەوەیەتی بەڵام پێناچێت لە ئەمریکا بە هەمان شێوە دروست بێت تاکێکی ئەمریکی تاکێکی ئەوروپی بتوانێت بە $1.50 خۆی بژێنێت لە هەرێمی کوردستان چ ڕێژەیەک دیاری کراوە بۆی بەو کەسە بوترێ هەژار یاخود بڵێن چ پێوەرێکە کە داهاتی تاک دیاریەکە پرسیارێکی جوانە ئەمە بەڕاستی ئەمە لە 2007ەوە بەراوێژ لەگەڵ بانقی دەولی پێوەری هەژاری دیاری کرا بە دیاریکردنی پێویستیەکانی خۆراکی و ناخۆراکی کۆیەکەیتەوە پێکەوە کاڵێن پێویستیەکان ئەمە معادلەیەک هەیە ئەڵێ تۆ بۆ خواردن ڕۆژانە بێ 2200 سعرەت بەرکەوتبیان گەرمۆکەی هەبێ ئەو کەسە بۆ ئەوەی بتوانێ بژی بۆ شێوازە حساب کراوە نەک بۆ شێوازەی کە هەیە لە ناو کۆمەڵگا ینی تۆ بتانی بە شێوەیەکی ڕەفاهیەت بژی اینجا بڵێ هەژار نییە عێراق و هەرێمی کوردستان لە ناویادا پشتی نەبەستووە بە ستاندەری $2.5 کە بەڕاستی بۆیە داهاتی تاکی ڕۆژانەی لە هەرێمی کوردستان و لە عێراقدا بەسەر پێوەری بازاری عێراق و هەرێمی کوردستانەوە پێوەرکراوە واتە تۆ لەو ساڵێکە ڕوپیەوەکە ئەنجامەیە ڕوپیەویی خێزانیە گەورەیە کە ساڵێکە خایەنێت تۆ دیاری ئەکەی خێزان بە تاکەکانیەوە چەند ژەم ئەخوات چی ئەخوات بە چەند ئەیکڕێ چەند بەکرێ چەند بەکرێ گواستنەوە چەند بە خزمەتگوزاری تەندروستی چەند دوورە لە قوتابخانە ئەمە هەمووی کۆکرێتەوە و ئەخرێتە ناو معادلەکە اینجا هێڵی هەژاری دیاری ئەکرێ بۆ ئەو کاتە بۆ ئەو ساڵە کە ڕوپیەوەکەی تیا ئەنجامێری باشە کەواتە ئێستا لە هەرێمی کوردستان ئەگەر بڵین داهاتی تاک لە چ ئاستێکە ئەوە ڕوپیەوەکە دەستنیشانیەکە ئەوایە ئێمە وەکو باسم کرد دوایین ڕوپیەوی گەورەی خێزانی بۆ دەستنیشانکردنی هێڵ و ڕێژەی هەژاری 2012 بۆ 10 ساڵەمەوە پێشوە لە 2 ساڵی ڕابردوو گۆڕانکاری گەورە ڕوویاوە لە ناو عێراقدا بە تایبەتی زۆر گۆڕانکاری ئابووری ڕوویاوە زۆر گۆڕانکاری سیاسی ڕوویاوە
کۆچ و کۆچی بەرامبەر ڕوویاوە زیابوونی ژمارەی دانیشتوان ڕوویاوە ئێمە تا ڕووپیەوەکە نەکەین ناتوانین بڵێن ئیستا ئاستی هەژاری و هێڵی هەژاری لە عێراق و هەرێمی کوردستان چەند باشە ڕووپەیەکە پەیوەستە بە عێراقەوە یاخود هەرێمی کوردستان ناتوانێت خۆی بە میکانزمێکی جیاواز ئەو ڕووپەوەیە بکات بۆ دیاریکردنی ئەو ڕەهەندەکانی بۆ دیاریکردنی ڕێژەکەی ئەتوانین بیکەین بەڵام ئەوە منهجیەتەکەی باقی دەولی دایناوە لە هەموو جیهان وایە ئەگەر ئێمە بە تەنیا بیکەین ئەبێ ڕێکەوتنێکی جیاواز لەگەڵ باقی دەولی بیکەین و ئێستاش ئەوە ڕێگە پێنەدراوە لەلایەن حکوومەتی عێراق بۆ ئەم جۆرە کارانە کە ئەکرێت بۆ دیاریکردنی ڕێژە و هێڵی هەژاری لە بەشێک لە وڵاتەکە و دیاری نەکردنی لە بەشەکەی تر بە تایبەتی کە پارەکە خۆیان دایەناوە ئەم ڕووپێوەکو باسم کرد ساڵێکە خایەنە بودجەکەی کە تەرخان کراوە بۆی بۆ هەموو عێراق نزیکەی 4 ملیۆن و 300 هزار دلار میکانزمەکانی چۆنە ئەبێت تۆ توێژەرەکان بۆ ماوەی ساڵێک لە مەیدانا بن ئەمە یەکێکیانە خێزان زیاتر لە جارێ سەردانەکرێ 3 مانگ جارێ راپۆرتی وەرزی دەرەکرێ بزاری ئێمە ڕاستمان کردووە یان داتاکانمە مەزبوطی وەرگرتویان نە هەرچەند ئەم جارە بە تابلت وەرەگیرێ نەک بە قاقەز وەکو جاران واتە سێڤەرەکە خۆی مەوجودە و هەموو شتێکی تایە اینجاش دوای ئەوە تیمی باقی دەولی کە لە واشنگتنن ئەوان هەڵستن بە شیکردنەوەی داتاکان و دەرکردنی ئەنجامەکان تاوەکو ئێستا لە عێراق بە هەرێمی کوردستانیشەوە تیمێکمان نییە کە بتوانێت بەو ئاسەی لە باقی دەولی هەیە ئەو شیکردنەوەی ناشتوانرێ پشت ببەسرێ بە یاخود بڵین بە ژمارەی دانیشتوان یاخود بە ئەو فۆرمەی کە هەیە یاخود ئەو کارتانەی کە هەیە ناتوانرێت ناکرێت ئەوە بێتەوە بۆ ساڵێک ئەو هەموو داتایانە وەرگری ئەو هەموو زانیاریانە وەرگری بۆ ئەوەی بتوانی لە دوای ساڵەکە بڵێ لە ساڵی ئەوەنە خێزان و تاک لە هەرێمی کوردستان یان عێراق ئەبێ ئەوە نەی هەبێ ماگانە بۆ ئەوەی نەچێتە ژێر هێڵی هەژاریەوە دروستە زۆر بە کورتی پێم بڵیت تا چەند بێکاری کاریگەریە بێت لەسەر بەرزی و نزمی ڕێژەی هەژاری کاریگەری هەیە طبیعی بەڵام کاریگەرێکی ناڕاستە خۆیە تۆ ئەگەر احتیمالی هەیە کاریشت هەبێ بەڵام سەعاتەکانی کارکردنت و ئەو موچەی کە وەریەگری بەرامبەر کارکردنەکەت ناتگەینێتە ئەوەی کە تۆ بچیتە سەر هێڵی هەژاری ئەمە حاڵەتێکی زۆر دیارە لە زۆر لە وڵاتان بە تایبەتی نمونەیەکە تێناوەکو هندستان کە زۆر کەس هەیە ئیشەکات بەڵام داهاتەکەی بەشیەوە ناکە کە بچێتەوە سەر هێڵی هەژاری بە هەمان شێوە لە عێراق و هەرێمی کوردستانیش ئەمە دروستە بەڵێ بەڕێستیروان محەممەد سەرۆکی دەستی ئاماری هەرێمی کوردستان زۆر سپاس کەمبانێ لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت بۆ هیواین کە ئەگەر بنە بڕیش نەکرێ هەژاری هیچ ناکەم بکرێتەوە هیوادارین زۆر سپاس باسی پێوەرێکی گرنگمان کرد یاخود فاکتەرێکی گرنگ هەیە بۆ بەرزکردنەوەی ئاستی وڵاتان یاخود کۆمەڵگا بەگشتی وش کەرتی پەروەردێ ئێستاش وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان ئەوێ ئاستی زانستی لە قوتابخانەکان بەرز بکاتەوە ئەویش لە ڕێگەی پەیڕەوکردنی چەند پرۆگرامێ کە ئامانج لەی پێگەیاندنی قوتابێکی سەرکەوتووە ڕاوێژکارێکی وەزارەتی پەروەرداڵێ کە ئامانج لە قوتابخانەی پەرەپێدرا و پێگەیاندنی ئەوەیە کە هۆشیاری و تێگەیشتووترە کە قوتابی مامۆستا خانەوادی قوتابیان ئەتوانن ڕۆڵیان هەبێت لە بنیادنانی قوتابخانەکەیە بابزانین ئەم شێوازە چۆنە بڕیارەکەی وەزارەتی پەروەردە تا چەند ئەتوانێت ئامانجەکە بپێکێت هەموویان ئاسایی بوون هەموویان لە دڵسۆزیەوە بە مەبەستی بەهێزکردنی تێکڕای پەیوەندیکردن و کەمکردنەوەی ڕێژەی دەرنەچوون و دابڕان لە قوتابخانەکان وەزارەتی پەروەردە پرۆگرامی بنیاتنانی توانەکان بۆ قوتابخانە بنەڕەتی و ئامادەیەکان جێبەجێ دەکات بە ئامانجی باشترکردنی ئاستی خوێندن لە کۆنفرانسێکی فراوانیشدا ئامانجەکانی قوتابخانەی پەرەپێدرا و بۆ قوتابیانی هەرێمی کوردستان خرایە ڕوو لە نەتیجەی ئەم ڕاستپاردانە و لە نەتیجێ ئەو واقعی کە قوتابخانەکە لە کۆی هەموو هەڵسەنگاندنەکاندا بەرچاوڕوونیەک دەبێت لەوەی بزانێ بەرەوکوێ دەچێ و قوتابخانە بەردەوام سیستەمێک دروست دەبێت پێی دەگوترێتن پەرەپێدرا و ئەم قوتابخانەیە بۆیە قوتابخانەی پەرەپێدرا و بەرهەمی ئەم سیستەمە و ئەم شێوازەیە کە ئەم لیژنەی پەرەپێدان و کۆڵەتی بەسەرکردایەتی بەڕێوەبەری قوتابخانەوە پاڵپشتی سەرپەرشیاری هاوڕێی ڕەخنەگر و لەوە زیاتر پاڵپشتی کۆمەلگای خۆجێیی ئەوانیش بەشداریان پێدەکرێت ئەم قوتابخانەیە بەردەوام نوێبوونەوە و پێشچوون و بەرەو پێشچوون بەخۆیەوە دەبینێ دەوڵەمەندکردن بێ
ئەندامێکی لیژنەی باڵای ئەنجومەنی ڕۆشنبیری بەریتانیا لە عێراق کە لەگەڵ وەزارەتی پەروەردە بەشداری لە جێبەجێکردنی ئەم پرۆگرامەدا دەکەن دەڵێ ئامانجەکە بۆ قوتابی و بەشداری پێکردنیەتی لەداهێنان دەمانەوێت قوتابخانەکان بکەینە شوێنی لەدایکبوونی بەهرەی نوێ نەک تەنها ئەو شێوازە کۆنەی کە خوێندن لەسەری بەردەوامە. ئێمە بەلامانەوە گرنگە سەلامەتی قوتابی لە ناو ناوەندی خوێندنیا سەلامەتی جەستەیی سەلامەتی فکری کە پێویستە ئەوە بکرێت دوای ئەوە کەشی ئەرێنی یەکێک لە ستانداردەکانمان تایبەتە بەوەی کە کەشێکی ئەرێنی بۆ قوتابی لە ناو ناوەندەکانی خوێندنە پیادە بکەین لەبری ئەوەی کە قوتابیەکانمان هەست بە ناڕەحەتی و بێزاری بکە لە ناو ناوەندەکانی خوێندنە بەڵکو چۆن ئەچێ بۆ پارکێک چۆن ئەچێ بۆ لای ڕەفیقەکانی لە دەرەوە دڵخۆشە بێ بە هەمان شێوە لە ناوەندەکانی خوێندنە پێویستە دڵخۆش بێ چونکە گە دڵخۆش نەبێ ناتوانێت زانیاری وەرگرێ و پەروەردەیەکی دروست بکرێت لە ناو ناوەندەکانی خوێندا. قوتابخانەی پەرەپێدرا و لە 3 پایی سەرەکی پێک دێت سەرپەرشتیاری هاوڕێی ڕەخنەگر و هەروەها بەڕێوبەری سەرکردەی قوتابخانە و هەڵسەنگاندنی دەرەکی قوتابخانە لە ئەنجامدا مامۆستایان و قوتابیان و کەسوکاری قوتابیانیش دەتوانن بەشدار بن لە بنیاتنانی قوتابخانەکە و جێبەجێکردنی پرۆگرامەکەدا و ئەم ساڵش بە شێوەیەکی ڕێکخرا و لە سەرجەم قوتابخانەکان جێبەجێ دەکرێت. ڕەنا ساعالی کوردستان 24 هەولێر. زۆر جار لە کاتی کارکردنە تووشی فشارێکی دەرونیە بین. ئەگەر نەتوانین کۆنتترۆلی لایانی دەرونی خۆمان بکەین ئەوە تووشی کێشە و گرفتی کەشە بین تووشی شەڕ بین ئەمە ڕۆژانە لە شوێنی کار ڕوەدات لە دەرەوە لە ناودایرەکان لە ناو بازاڕەکان ئێمە لەسەرەمە بۆ چوونی چەند هاوڵاتیەکمان وەرگرتووە لەسەر چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ کڕیار و هەروەها و فشارانەی کە خاوەنکارێک خاتە سەر کرێکارەکانی یان کارمەندەکانی ئەمانە چۆنن بابزین هاوڵاتیان خۆیان ئەڵەنجی gelek cadê qiyasî bû girim ke xeyad şolê xwe dizanît kar qiyasî dê çawa girît ew dibîst ne min hinde divêt qiyas hinde ye dîf reya wî di miriv bûçêke dimayekî kete berxwe meselen baveta kurtê çekirî ê dibîjin ev dîf reya te ye ev bes hinde cayê serê mirivî hatîn meselen 10 sentîmek wasa êtkên bûyn خودی ڕاستیان پیچێک تخابەسین بەس با حکمی شولمە ئەوە چەند ساڵە مەسەلەن ئەوە 14 ساڵە شولمە ئەوە شم زیکۆ چارەسەری بکەم یعنی شم زیکۆ بزۆرمەوە مەسەلەن زیکۆ بێم و بچم و حرەکێ بکەم زیکۆ مشتری مەشیکەم لا راستیم دوستین دجا و نه مقاواش طبعا اسبوع مثلا سي تشارج خبصال دميه دوزان دوام جديريجه 14 ساعه 15 ساعه فعند جا والله مروف جيش دبه مثلا سكابتن يجي عزيز فيدشتي عزيز فيدشتي دور عامل خو بحركينا دور غازي خدنا هذيك مقابلات فيديو المهم يعني مرود وسط راستي والله ساعات دوزدين نبرو حتى دوزد شبي امشول كان وشولي ماشنا عندي زحمه ايش دروني ما كاسي شنينو كم وسيمانينا شولا كي باشا بو مصلحات وشلي بو برجا كوري مروفي بيتو بالي ولا بيت قال مشتري خو باوي بكريخو ابيت تشتش مروفي كريتن بس هكا خدون يسرخو يعني خروجر نبيتن يبين فرها نبيتن دي توشي قلا فشارو بيتن الفيري تشينكي خلقي هي قلا بهين طنجه وبين طنجه كواسو يعني يو بي رومان دي طبيعات هميه بخو طبيعت نيك مرف عصبي بيش شولي دا خاص از خدا از راستي از قلا عصبي بم هنا جو اما عجز بس اجاز تشتكي ناشكين بهنا من هايتن وهندا جو جي دكاندار طبيعتي وجي همي نيك ویتو بشکل گلگونجی جی و هنده کاش نشه گلگونجی اوشت عصبی بموجی عصبی بیتن بین تانگی چید بی درونی یا مروی نه صافیه و عصباتی هر شوله که تو بگه که عصبیت دانه بیتن و عجزیت دانه بیتن ابیم چه خوشی توی شولی دانینه لەسەرم بابەتە قسەی زیاترەکەین بزانین چارەسەر چییە بۆ حاڵەتە دەرونیانە بە تایبەت ئێستا کە هەر ڕۆژە بێتەوە ئەڕۆینە دەرەوە هەر لەسەر شەقامەکانەوە ئیتر ئێمە حاڵەتە دەرونیەکانمان وردە تێکە چی هەتا دەمە و ئێوارە لە شۆفێریکردنەوە لەسەر شەقامەکانەوە کە تووڕەبوون و گرژبوونێکی زۆر هەیە لە لای هاوڵاتیان هەر بەو گرژیە ئەچێتە ناو کارەکەی جا دایرە بێت یاخود دوکانەکەی بێ یاخود هەر شوێنێکی کە بێ ئەمە وا کات بەبێەوەی خۆی بزانێت چ کاریگەرێکی نەرێنی لەسەر چواردەورەکەیەکە دوجار ئەوش تووڕابێت لە کارمەندەکەی یاخود لە شاگردەکەی یاخود لە خاوەن کارەکەی باش ناڕایتر ئەم دۆخە درێژا کێشە هەتا ئێوارە دواتر ئێوارش بە هەمان دۆخەوە چێتەوە لای خێزانەکەی
ئەمە چی کرد کە ئەم فشارە دەرونیە بە بەردەوامی لە هەڵچوو نابێت ئایا فشارە دەرونیەکان ئەبێت هەبن کامانیان مەترسیدارن یاخود فشاری دەرونی چۆنە هەموو ئەمانە لەگەڵ میوانەکەم باز دەکەم کەویش بەڕێز یوسف عەبدوڵایە چارەسەرکاری دەرونیە بە شێکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵ ئەمە بێت بەڕێز یوسف ڕۆژێکی باش بە هیوام کە کاتێکی باش و ڕۆژێکی باشیشت هەبێت پێم خۆشە سەرەتا پێناسەیەکی فشاری دەرونیم بۆ بکەی ئایا هەموو فشارێکی دەرونی خراپە یاخود مەترسیدارە یاخود ئەبێ هەبێت یان نا بەیانیەوە بەیانی بینەرانیش باش دەربارەی فشاری دەرونی دەتوانین بڵێن فشاری دەرونی کاردانەوەی مرۆڤە بۆ گۆڕانکاریەک ئەو کاردانەوانش خۆی لە چوار کۆمەڵە کاردانەوە دەبینێتەوە کاردانەوە جەستەییەکان وەکو سەرئێشە تەشەنووجکردن ئازاری گەدا هەندێک جار دەگاتە حەدی سکچوون و ناڕەحەتی زیاتر نیشانە عەقڵیەکان بریتین لە کەمبوونەوەی تەرکیز لە بیرچوونەوە و نیشانە سۆزداریەکان یاخود ئەو نیشانانەی کە ڕەبتیان بە هەستی مرۆڤەکەوە هەیە وەکو نیشانەکانی تووڕەیی دڵڕاوچێ دڵتەنجی و نیشانە ڕەفتاریەکان بۆ نمونە وردە وردە کەسەکە بەرەو گۆشە گیربوون دەچێت ڕەفتاری شەڕانگێزی دەنوێنێ هەڵچوونی زۆر پێوە دیارە بەگشتی ئەوانە ئەو کاردانەوانەی مرۆڤن بۆ گۆڕانکاریەک کە پێی دەگوترێت سەرچاوەی سترێس یاخود دەتوانین بڵێن سترێس خۆی بریتە لە کاردانەوەی مرۆڤ بۆ گۆڕانکاریەکە ئەوەی کە ڕوو دەدات تەنها سەرچاوەیەکە و دەکرێت بۆ کەسێک ببێ بە سترێس بۆ کەسێکی تر نەبێت دەربارەی وەڵامی پرسیارەکەت ئایا فشارەکان تا چەند ئەنی هەمویان خراپن یان هەمویان باشن بەگشتی نەک هەر سترێس یاخود نەکەر فشار هەموو هەستێک لە ئاستێکی کەمدا سوودبەخشە بۆ مرۆڤ بۆ نمونە هەستی تووڕەیی سترێس قەلەقی دڵتەنجی هەموو ئەوانە یارمەتی مرۆڤ دەدەن بۆ مانەوە و پارێزگاریکردن لە خۆی بەڵام کاتێک لە حەدێک دەرچوو کە بتوانێت یارمەتی دەربێت ئاڕاستەکەی پێچەوانە دەبێتەوە زیان دروست دەکات لەسەر کەسەکە باشە بە نمونە لەو حاڵەتی کە ئەڵەی باشە کە ئەڵەی پێویستە بە نمونە چ کاتێکە چ کاتێکە کە پێویستەکە ئێمە ترسێکی کەممان هەبێت یاخود سترێسێکمان هەبێت و ڕەبوونێک ئەوە چ کاتێک باشە بەڵێ گریمان تۆ بەیانی چاوپێکەوتنێکی کارت هەیە بۆی لە ئیشێک وەرگیرێ ئەگەر هیچ سترێسێکت نەبێت و بە دوای دانەچی بێگومان ئەنی دەکرێت وەکو پێویست لە چاوپێکەوتنەکە وەڵام نەدەیەوە یاخود تۆ بەیانی تاقیکردنەوەیەک تەیە ئیمتحانێکت لە پێشە ئەگەر تۆ سترێسێک نەبێ خۆ ئامادەکاری ناکەی یارمەتی خۆت نادەیت کە ینی ئەوەی دەتەوێت بەدەستی بێنی بۆ هەستی تووڕەیش هەر بە هەماشەوە کاتێک کەسێک زوڵمێک لە تۆ دەکات ستەمێک دەکات ئەگەر تۆ هیچ کاردانەوەیەک نەبێت و هەستەمەکە بەردەوام بوو تۆ هەستی تووڕەیی تێدا بەدینەکرا ئەویان نە ئاساییە بەڵام هەستی تووڕەیی و هەستی سترێس دڵتەنجی قەلەقی تا حەدێک یارمەتی دەرێک کە لە ئاستێکی کەمدا بێت و بتوانێت بێتە پاڵنە بۆ بەرگریکردن لە خۆت کە لەوە دەرچوو دەگۆڕێت بۆ ئاستێک کاردانەوەی نەرێنی لەسەر کەسەکە دروست دەکات باشە ئەو کاتێک کە لە کۆنتترۆلی دەرەچێت ئەو کاتێک کە بەڕێزە ئاماژەی پێیت ئەڵەی ئەیتر هەستێکی نەرێنی دروست دەکات ئەوە چه حاڵەتێکە یاخود چۆن ئەتوانێت ئەو کەسە بزانێت کە گەیشتۆتە ئاستێک کە ئیتر هەستەکانی بەرەو نەرێنی ئەڕۆن بەڵێ دەربارەی هەستی نەرێنی زیاتر وەکو هەست شتێکە کە پەیوەستە بە خودی کەسەکەەوە من ناتوانم تێبینی بکەم لەسەرەوەی ئایا تۆ دڵتەنجی یان دڵخۆشی لەوانەیە بە پێی ڕەفتارەکان ئەوە تا ڕادەیەک دەرکەوێت بەڵام هەموو جارێک دروست نییە واتە کەسەکە خۆی پێوەرە و بڕیاردەرە لەسەر ئەوەی هەستەکەی لە چ ئاستێکدایە ئاگەیشتۆتە ئاستێک کە هیچ یارمەتی دەر نییە بۆی و بە پێچەوانەوە زیانی هەیە
بەڵام ئەگەر لە نیشانەکانی هەست زیاتر دوورکەوینەوە بچین بۆ نیشانە ڕەفتاریەکان ئەنی دەوروبەری کەسەکە بە ئاشکرا تێبینی دەکات کە بەڵێ ڕفتارت گۆڕاوە بەڵێ شڕانگیزی زۆر بووە بەڵێ خەریکە گۆشەگیر دەبی تێکەڵاو نابی و نیشانە جەستەیەکانیش بەشێکی دەکرێت کەسەکە خۆی تێبینی بکات بەشێکی دەکرێت دەوروبەری بێت باشە چ کاریگەریەک هەیە لەسەر کەسەکان کەوتە بەشێکی لەوانەیە دەوروبەری بێت ئایا ژینگە بارودۆخی ڕۆژ چ کاریگەریەکێ بێ لەسەر بەرزبوونەوە و یاخود زیادبوونی فشارە دەرونیەکان بەڵێ ئێمە کاتێک بپرسین فشاری دەرونی لەکوێوە دێت فشاری دەرونی لە بەریەککەوتنی نێوان کەسەکە لەگەڵ ژینگەی دەوروبەردا دێت جا ئایا ژینگەی کارەکەیەتی ژینگەی ماڵەوەیەتی کاتێک تێبینی دەکات گۆڕانکاریەک بوونی هەیە و ئاستی خۆگونجاندنی کەسەکە وەکو پێویست نییە بۆ ئەو گۆڕانکاریە لەوێدا کەسەکە سترێسی بۆ دروست دەبێت واتە دوو جۆر هەڵسەنگاندن پێویستە بۆ ئەوەی کە بڕیار بدرێت ئایا ڕووداوێک یان گۆڕانکاریەک دەبێتە سترێس یاخودنا هەڵسەنگاندنی یەکەم کەسەکە بۆ خودی ڕووداوەکە دەیکات بڕیار دەدات لەسەر ئەوەی ئایا ئەو ڕووداوەیان ئەو گۆڕانکاریە هەڕەشەیە لەسەر تەندروستی من لەسەر توانای من لەسەر خۆشگوزەرانی من یاخودنا ئەگەر هیچ ڕەشەیەک نەبوو بێگومانەوە نابێتە هیچ سترێسێک ئەگەر زانی هەڕەشەیە دێت هەڵسەنگاندنی دووەم کە کەسەکە سەنگاندن بۆ خودی خۆی دەکات ئایا من سەرچاوی پێویستم هەیە ئایا توانای پێویستم هەیە بۆ ئەوەی لەگەڵ ئەو داواکاریانە خۆم بگونجێنم کە لە شوێنی ئیشەکەم یاخود لە ژینگەکەمدا دروست بووە ئەگەر کەسەکە سەرچاوی پێویستی هەبوو بۆ خۆگونجاندن ئەو کاتیش نابێت بە سترێس بەڵام کە کەسەکە داواکاری زۆر لەسەر بوو و نەیتوانی خۆی بگونجێنێت یاخود تواناکانی وەکو پێویست نەبوو کە بتوانێت لە ئاست ئەو داواکاریانەوە بێ و بەسەرکەوتوی جێبەجێیان بکات ئەو کاتە بۆ کەسەکە دەبێت بە سترێس باشە هۆکاری چییە کە تاکی کوردی لە ناو کۆمەڵگەی ئێمەدا هەمووان جۆرە سترێسێکمان هەیە کە بە بەردەوامی لە هەڵچوونایە بە گشتی باسیەکەین نەکات تاک بە تاک بەیانیانە ڕۆینە دەرەوە خەڵک کەمترە بینی بە ڕوویەکی گەشت و بە دڵخۆشیەوە بێت بەردەوام لە تووڕەبوونایە لەسەر هەموو شتێک تووڕابن لەسەر هەموو شتێک بە کاردانەوەیەکی زۆر توندیانە بێت ئەمە هۆکاری چییە کە بەگشتی کۆمەلگەوایە بە نمونە بینین لە وڵاتان لە زۆربەی گرتە ڤیددیۆکانە بینین هەتا لە ئەو هەڵانەی کە دروستە بە یاخود کامێرای شاراوە بەهشت شێوازێکی دیکە بێ کاردانەوەی تاکەکان زۆر نۆرمەڵە زۆر ئاساییە بەڵام ئەگەرەوە لە بەرامبەر تاکێکی کوردیدا بکرێت یاخود بەگشتی شەرقیش بڵێن کاردانەوەکی زۆر زۆر توندیە بێت کاردانەوەکی خراپیە بێت کە هەروای لێکات تەواوی ئەو کارە ئەو ژینگەی ئەو شوێنە تێکەیات هۆکار چییە؟ بەڵێ ئێمە گەر بگەڕێنەوە بۆ مێژووی تاچی کورد دەتوانین بڵین لە وەتەی کورد هەیە بە کۆمەڵێک گۆڕانکاری و کۆمەڵێک زەبری دەرونی قورسدا تێپەڕیوە بەگشتی وەکو کۆمەڵگە ینی دەتوانین بڵین فشارێکی دەرونی دەستە جەمعی بوونی هەیە واتە گشتی لەو ئەزمونانەی کە بەسەر کۆمەڵەکەمان داهاتووە و دەربارەی ئێستای کەسەکە کۆمەڵک شتێ بڕیاردا لەسەر ئەوەی ئایا کەسەکە چۆن مامەڵە بکات ئێمە چەند سەرچاوەیەکی سترێز یاخود فشارمان هەیە یەکێک لەوانە پێیان دەڵێن دەیلی هەزڵ یاخود ئەو ڕۆتیناتانەی کە ڕۆژانە ڕوودەدەن و ئیزعاجکردن بۆ نمونە ترافیک دەنجی ترافیک قەرەباڵغی یاخود دەنجی سیارە و ماتۆڕ و یاخود قەرەباڵغی یاخود زۆر جار لە هەندێک وڵات گەرما خۆی سترێسێکە سەرچاوی سترێسێکە بۆ خۆی بۆیە تێبینی دەکەین لە وڵاتانەدا یاخود لەو ناوچانەدا کە گەرمن کەسێک ئاست ئەنی ئەو ناوچەیە ئاستی سترێسیان زیاترە بە بەراورد بە هەندێک ناوچەی تر و خاڵێکی تر بەڕاستی ئێمە زۆربەی شتەکان دەدەینە پاڵ دەوروبەر کەمتر دەگەڕێینەوە بۆ خۆمان ینی کەمتریش لەسەر خودی خۆمان دەکەین کە بەرگەگری و خۆگونجاندنمان زیاترکەین و بەگشتی وەکو کەسێتی کۆمەڵک خاصیت لە کەسێتی ئێمەدا هەیە کە زیاتر معڕەزمان دەکات بۆ سترێس بۆ هاوچوون بۆ تووڕەیی باشە بەڕێز یوسف ئەگەر بە کورتی و بە پوختی
خاڵەکانی چارەسەرکردنی سترێسیم پێ بڵێ جا سترێسی کاتی بێ یاخود درێژخایەن بێ چی بکرێت بۆی کە بتوانین لەو سترێسیە لەو فشارە دەرونیانەی هەیە ڕزگارمان بێت یاخود نەیهێڵین. ببورە دەنگەکە باش نەبوو ئەمێت زۆر بە کورتی و بە پوختی پێمان بڵێ کە چارەسەریەکان چیە بۆ فشارەکان. بەڵێ ئەگەر بە تایبەت باسی فشاری کار بکەین دەبێت بگەڕێنەوە بۆ دوو جۆر چارەسەری. یەکەمیان کاتێک هۆکارەکە پەیوەندی بە خودی سەرچاوی کارەکەەوە هەیە دەبێت لە سەرچاوی کارەکەەوە چارەسەر بکرێت یاخود کەسەکە بگەڕێتەوە سەر خۆی ئیش لە سەر خۆی بکات چۆن ئەوە بکات نەکرد بۆ فشاری کار بەگشتی بۆ فشار چەند ڕێگەیەکەیە. ئێمە کۆمەڵک ڕاهێنانی ئارامبوونەوەمان هەیە کە کەسەکە دەکرێت ڕۆژانە ئەنجامی بدات و سترێس و دڵڕاوچەیدا بەزێنێت. دووەمیان ڕێکخستنی کاتەکان کە زۆر جار بەلای ئێمەوە ینی بێبالاترین شت یاخود کەم بایاخترین شت بریتە لە ڕێکخستنی کاتەکانمان لە کاتێکدا زۆر بەمان لەوانەیە ڕۆژانە 5 بۆ 6 سعات یاخود زیاتریشمان بڕات و بەبێ ئەوەی هیچ شتێکمان تێدا ئەنجام دابێت. خاڵێکی تر لەوەی کە یارمەتیماندا لە ڕێکخستنی فشارەکان چکە فشار چارەسەر ناکرێت دەبێت ڕێک بخرێت چکە شتێکی بەردەوامە ئەویش ئەوەیە کە بتوانین باڵانسی ژیانی شخصی خۆمان لەگەڵ ژیانی پیشەیی و ژیانی ئەکادمی یاخود ینی باڵانسی پیشەکەمان لەگەڵ باڵانسی ژیانی شخصی و عایلی خۆمان باڵانسێک دروست بکەین و ڕێکی بخەین نەک تەنها لە ماڵەوەش بین و هەموو کاتەکەمان بدەین بە ئیشەکەمان. خاڵێکی تر بریتێ لەوەی کە ئێمە کۆمەڵک ڕاهێنانمان هەیە پێیان دەڵێن بە ئینگلیزی پێیان دەڵێن mindfulness based stress reduction واتە کەمکردنەوەی سترێس لەسەر ئەساسی ئاگاییانە. کەسەکە ڕاستە لە شوێنی پیشەکەی سترێس بووە هاتۆتە ماڵەوە ئێستا لە ژینگەیەکی ئارامدایە بەڵام خۆی هەست بەو ئارامیە ناکات خۆی هەست بەو ئاسوودەیە ناکات. لەوێدا کەسەکە ڕێنمونی دەکرێت کە بە تەواوی تەرکیزیەوە بە هەر پاڵەستەکەیەوە تەرکیز بکاتە سەر ئێستا و ئێرەی خۆی لە بری ئەوەی تەرکیز بکاتە سەر شوێنێکی تر و کاتێکی تر. دروستە. بەڕێزی یوسف عەبدوڵڵا چارەسەرکاری دەرونی سوپاس کە لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانت. سپاس بۆ ئێوەش و بۆ بینەرانیش. پشیلەی وان کە بەوان ناسراوە بەڵام پشیلەی وانی باکووری کوردستانە یەکێکە لە پشیلە هەرە جوانەکان و تەنانەت بۆتە سمبولی شاریوانیش بۆ لەبەرەوەی جیاوازی ڕەنگی چاوەکانی و نەرم و میانیەکەی بۆتە جێگەی خواستی گەشتیارانی ناوخۆیی و بیانیش لە هەر شوێنێک کە ئەو کەسانەی عاشقی بە خێوکردنی ئاژەڵن زۆر جار داوای پشیلەکەن کە پشیلەی وانیان پێوترێ لە بەرەوەی زۆر جار جیاوازی ڕەنگی چاوەکانی یا نەرمونیانی ئەم پشیلەیە واکات خواستی زیاتر لەسەر بێت. دۆستایەتی و ڕەنگەکەی و جیاوازی ڕەنگی چاوەکانی ڕاستەوخۆ گیاندارێک ماوە بیر دەخاتەوە. پشیلەی وانی باکووری کوردستان لە سەرانسەری جیهان خواستێکی بەرچاوی لەسەرە و یەکێک لە پشیلە هەرە جوانەکان و بووەتە سیمبوڵێکی دیاری شاری وان. پشیلەکان لە ناوەندی لێکۆڵینەوەی پشیلەی وانی سەر بەزانکۆی وانە. جگە لە گەشتیارانی تورکیا ژمارەیەکی بەرچاو لە گەشتیاری بیانی و بۆ بینینی ئەم جۆرە پشیلە دەگمەنە سەردانی ناوەندەکە دەکەن. پشیلەکان لە بینایەکی تایبەت بە ناوی کۆشتی پشیلە لەژێر چاودێریدان و هەفتانە پێشوازی زیاتر لە 1000 گەشتیار دەکەن. لەبارەی جۆر و خاصیەتە تایبەتەکانی ئەو پشیلەیە پرۆفیسۆر دکتۆر عەبدوڵڵا قەیە بەڕێوەبەری ناوەندی لێکۆڵینەوەی پشیلەی وان ئاماژەی بەوەدا کە لە ڕووی هەست و سۆزەوە زۆر لە مرۆڤ نزیکە. پشیلەی وان ئاژەڵێکی ناوازەیە و لە ڕووی هەڵس و کەوت و زیرەکی و نەرمونیانیەوە بووەتە سیمبۆلی شاریوان و خواستێکی زۆری لەسرە. ئەمە بۆ گەشتیاری ناوخۆ و دەرەوەش هەر هەمان شتە تەنانەت هەندێک گەشتیار هەن تەنها بۆ بینینی پشیلەی وان سەردانمان دەکەن بۆیە ناوەندی لێکۆڵینەوەی پشیلەی وان بووەتە شوێنێکی دیار لەو شارە. بەڕێوەبەری ناوەندی لێکۆڵینەوەی پشیلەی وان ڕایگەیاند کە سەردانکەرێکی زۆریان هەیە لە وڵاتانی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات هەروەها دڵخۆشن لە نێوبانجی پشیلەی وان لە وڵاتان.
دڵخۆشین بە ناساندنی پشیلەیوان و بە هەمان شێوە خۆشحاڵین لە زیادبوونی نێوبانگی پشیلەکەمان لە جیهان. پێویستە پشیلەیوان بە شێوەیەکی ڕاست و دروست بناسێنرێت. تێگەیشتنی خەڵک بۆ پاراستنی وەچەی پشیلەیوان بێگومان بووە مای ئومێدبەخشی داهاتوو بۆ ئێمە. لەو سۆنگەیەشەوە زۆر دڵخۆشین. بەڕێوەبەری ناوەندی لێکۆڵینەوەی پشیلەیوان باسی لەوەش کرد کە لە سەدا چلی سەردانیکەران لە گەشتیاری بیانی پێکدێن و زۆری نەشیان لە ئەوروپاوە دێن. پێشبڕکێکانی ئەسپ سواری لە شانشینی لۆستۆ وەک بۆنێکی کۆمەڵایەتی و ئابووری گرنگیان لێ هاتووە. لە گوندە بەرزەکانی وڵاتە پێشبڕکێ ئەسپ سواری بۆ ئەوە ڕێکەخرێت کە پیشانی بن توانای ئەسپەکان و هەروەها پێگەی ئەم ئاژەڵە لە ژیانی گوندنشینان چۆنە. سوارچاکەکان کە بەتانیان لەبەرایە هەوڵ بۆ بردنەوەی خەڵاتێکیان کە بەشێک لە کونوکە لەبەرەکانی ژیانیان پێپەڕاکاتەوە هەوڵێن کە ئەو خەڵاتە بەدەست بێنن. لە هەمان کاتیش ئامادەبووان لە ڕێگەی گرەوکردن لەسەر ئەسپەکان پارێکی باشیش قازانجەکەن. خاوەنی ئەسپەکان ئامادەکاری بۆ پێشبڕکەی ئەسپ سواری دەکەن. لە سەدەی 19 کاتی ئەوروپیەکان لە لوسوتۆ نیشتەجێ بوون ئەسپیشیان لەگەڵ خۆیان هێنایە ئەم شانشینە. ئێستاش لە زۆربەی ناوچە گوندنشینەکانی ئەم وڵاتە ئەم ئاژەڵە بەهۆی خۆراگریەکەی و ئەستەمبوونی ناوچەکان خواستێکی زۆری لەسرە بەڵام گرانیشە. ئەسپ زۆر گرنگە چونکە کاتێک ناچار بیت بیفرۆشیت پارەیەکی چاک دەکات. ئاژەڵی گرنگن چونکە ئەگەر لە پێشبڕکێکانی ئەسپ سواریشدا بەشداریان پێ بکەیت پارەیەکت بۆ خەرجی ماڵەوە و کڕینی شتومەکی پێویست دەست دەکەیت. لە گوندی سێمۆنکۆنگ ساڵانە پێشبڕکەی ئەسپ سواری لە یارەوە تا ئایلول بەڕێوە دەچێت. ئەم جۆرە پێشبڕکێیانە لە شانشینی لوسوتۆ زۆر باون و بەناوبانگترینیان لە مانگی تەمووز و لە ساڵ ڕۆژی لەدایکبوونی شالێت سیسێم ساز دەکرێت. گوندنشینان بە جلوبەرگی شوانەکان واتە بەتانیەکە لە خۆیان پێچاوەتەوە بەشداری بۆنەکە دەکەن. پێشبڕکەیەکە لە چەند خۆناغێک پێک دێ و درێژی ڕێڕەوەکە تەنیا 1 کیلۆمەترە. بۆنەیەکی بەزۆشە و بازاری قماریش گەرمە. کێش گرەوی لەسەر ئەسپی براوە کردێت پارەیەکی باشی دەست دەکەوێت. زۆر خۆشحاڵم کە ئەسپەکەم لە پێشبڕکێکەدا بردیەوە بۆی خەڵاتەکەەوە دەتوانم باشتر چاودێری بکەم. سەبارەت بەخۆم دەتوانم بە پارەکە شتی گرنگی دیکە بکەم. خەڵاتی پێشبڕکێکە بریتە لە $130 کە نزیکەی داهاتی ماگەنەی تێکڕای خەڵکی وڵاتە. جگەلەوەی ئەسپەکان بۆ گواستنەوەی کەلوپەل بۆ شوێنە ئەستەمەکان بەکاردێن لەم گوندا کە 2200 متر لە ئەستی دەریا بەرزە ئەسپەکان بۆ مەڕداریش سوودیان لێوەردەگیرێت. وتەیەک هەیە کاڵێ شەڕ بێ و خێری منی تیابێ ئەمە لەم حاڵەتە بەریتانیا ئاگرێتەوە کە لە کاتێک هەموو گیان بەدەست کاریگەری خراپی گۆڕانکاری کەشوها ناڵێنێ بەڵام لەوێ بە بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە ئینگلتەرا کەشێکی لەباری بۆ پێگەیشتنی ترێ هەڵبەت پێشەوەی کە پێ بگات پێشوادی خۆی دروست کردووە. بەرهەمهێنەرانی شەراب زۆر دڵخۆشن بەم حاڵە ئەتوانن بە ڕێژێکی زۆر شەرابی ئینگلیزی دروست بکەن و بە شێوەیەکی باشیش هەناردەی بازاڕەکانی جیهانی بکەن. گۆڕانی کەشوهەوا لە سەرتاسەری جیهان کاریگەری نەرێنی دروست کردووە و هەمووان ڕێکاری پێویست بۆ بەرەنگاربوونەوەی دەگرنەبەر. بەڵام سەرەڕای ئەوەش بارودۆخێکی لەباری بۆ پێگەیشتنی ترێ دروست کردووە و بەرهەمهێنەرانی شەرابیش لە ئینگلتەرا بەزوو پێگەیشتنی ڕەزەتریەکانیان دڵخۆشن. بەڕێوەبەری کۆمپانیای گەزبۆرن ئێستەی دەڵێ بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما ڕەزەکانی ترێ زووتر پێدەگەن و دەتوانن بە ڕێژەیەکی باش شەرابی گازی بەرهەم بهێنن. کاتێک سەرەتا لە ئینگلترا دەستم بەکار کرد لێکردنەوەی ترێ لە مانگی تشرینی یەکەم دەستی پێدەکرد بەڵام ئێستا وردە لە مانگی ئەیلول وەرزی لێکردنەوەی ترێ دەست پێ دەکات. ئەمەش نیشانەی گەرمبوونی کەشوهەوایە و ڕەزەکان زووتر پێدەکەن. کەشوهەوایەکی لەباری هەیە و دەتوانین بە بەراورد بە 15 ساڵی ڕابردوو بەرزترین ئاستی بەرهەمهێنانی ترێ تۆمار بکەین و بە ڕێژەیەکی باش شەرابی گازی بەرهەمهێنین.
لە ئینگلتەرا چەندین جۆری جیاوازی شەراب لە چەند جۆرێکی جیاوازی ترێ دروست دەکرێت. لە تەواوی جیهان خواستێکی زۆر لەسەر شەرابی ئینگلیزی هەیە. لە جیهان خواستێکی زۆر لەسەر شەرابی ئینگلیزی هەیە بەدەگمەن دەتوانرێت ڕەزەکانت لەسەر ئاستی جیهانی بۆ دروستکردنی شەراب بناسرێن گەر ئەوە ڕوو بدا شتێکی دڵخۆشکەرە. پێم وایە لە هەناردەکردنی شەرابەکانمان بۆ بازارەکانی جیهان ئەوە دەردەکەوێت. بەپێی راپۆرتێک لە مانگی تەمموز بڵاوکراوەتەوە ئەوەی ئاشکرا کردووە لە 20 ساڵی داهاتوو بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما دەتوانرێت ئاستی بەرهەمهێنانی ترێ بە چەندین جۆری جیاواز زیاتر بکرێت. ئیدی ژیان هەرە و چرکە ساتەیە کە ئێمەمانەوێت تێپەڕێت بۆیە بە چێژ لە هەموو ساتەکانی وەربگرین. بەرگەو بابەتەکانی ئەمڕۆی بەیانی 24 پێشکەشکردن هەمیشە لە خۆشیان بمێنن ماڵەوە.